لە ڕاستیە ئەمە 2 ساڵە بە زۆری گەنمەکانە سووتێ ساڵێکیش ناو دێکە سوتاوە ئەوە 3 ساڵە ئەم ئاگرە دوێنێ لە سەعاتی دەوە ئالە خوارەوە تقریبا 20 متر خواری ئەمە هەڵساوە ئاگرەکە و تەشەنەی کردووە زۆر دایرەی حەریق و ئاگرکوژێنەوە و خەڵکی ئەم لاولاوە ئەو دیانە و خەڵکێم ناموو هاتوون بە تراکتۆر و بە حەریقوانە و لە حەد دەرچووە کۆنتترۆل نەکراوە تا بڕێکی زۆر نزیکی 600 دۆنم بۆ 500 دۆنم زیاترە گەنم سوتاوە و زەرێکی زۆری داوە لە ئەسنا ئەمەیشە کە کۆمەڵێ وەکوڵی شودل عیان کۆمەڵێک خەڵک گومان لێکراوەن بینیوە گومان لێکراوەکانیش ئێستا گیراون وابزانم 2 کەسە کەسە گیراون ئێمەی شۆک و فەلاحەکان 36 فەلاحین داوای یاساییمان قەید کردووە و ئەوەشی تاخیر بووە بەیانی لە ڕۆژی یەکشەمە یا بەیان دووبانیە داوا قەید دەکەین و لە حەقی خۆمان خۆش نابین داواکارین لە لایەنی پەیوەندیدار هێزە ئەمنیەکان بە دوواداچوونی وردمان بۆ بکەن ئەو گومان لێکراوانەی کە گیراون بە شێوەی بڵین پرۆفیشناڵانە لە ڕێگەی ئاسیاوە لە ڕێگەی مۆبایلەکانەوە لە ڕێگەی ئەو کامیرە چاودێریانی کە لە شارەوە دەرەچێ بۆ ئێرەوە ئەگەڕێتەوە بە دوواداچوون بۆ بکەن لە حەقی خۆمان خۆش نابین چاوەڕێشین بکارەکانی بە سزای خوان بکەین وڵی زەرەر و زیانەکان لێرە زەویەکانمان دایمەن دووەنمێک 2 تەنەدا تقریبا لە 500 تەن لە 500 دۆنم زیاترە کەواتە لە 1000 تەن زیاتر سوتاوە ئەمە بۆ نمونە ماڵی فەقیری تایە هەژاری تایە داماوی تایە کرێکی تایە تایەتی نەخۆشە گورچی لەی گۆڕیوە یعنی زوڵمێکی گەورێ نەوەڵە کاکە ئەمە ئی 36 فەلاحە ماڵی وا هەیە بۆ نمونە 3 کوڕی هەیە ئەوانی شەر کە گەنمەکە چێتەوە بەش بەشێکن نەوەڵاوە یعنی زەرێکی زۆرە وڵی هۆکارێکی دیاری کرا و نازانین لەبەرەوە ئەمە گەنمە ئەمە ئێستا ئەم گەنمە ئەمڕۆهی منە بەڵام بانی خواردنیە میلەتەیە ئەبێ ئەم گەنمە هۆکاری ئەم سووتانم گەنمە چی بێ وڵی کێشەی کۆمەڵایەتیەک نییە کە تاوەکو ڕەبت بێ بەوەی مڵک و ماڵی گشتی بسووتێ لە حەقەتە شتێکی وانییە کە تۆ هەڵسی مڵک و ماڵی دەیەکی 500 ماڵی بسووتێنی